سوپرایز سوپرایز گەورەترین ئاڵای گیان چاو لەگەنەوە ئاڵایە چەند گەورەیە زانم کوردەکانی بریتانیا ئاڵای ئاوەتانەیە لە ماڵێ کۆرە بڵێکی کوردەکانی چی خەڵکی بریتانیا ژنیەتی ئەم ئاڵایان بە سفارش بۆ هاتووە جا چەند زانیاریتان لەسەر ئاڵای بریتانیا بدەمێ ئەم ئاڵایە 222 ساڵ لەوە پێش دروست کراوە لە ساڵی سەرەتای ساڵی 1970 و یەکەم جار وانە بووە بەس ئەو چوارخەتە سوورە بووە دوایش لە ئاڵاکانی کەشەوە وەرگیراوەتەوە بۆ نمونە ئاڵای ئیسکاتلەند و باکووری ئەیرلەند و ئەوانە تێکەڵاو بۆ جاو ئاڵایان دروست کردووە و ئەو ئاڵایە بە ئیمپراتوری بریتانیا ژناوبانگیە و ئەم ئاڵایە لە زۆربەی وڵاتانی گیان نیشدا هەیە لە ئەگە تۆ لە ئاڵاکانە لە سوچی چەپ چاولێکەی بۆ نمونە لە وڵاتانی وەک ئەنگۆلایە ئوسترالیا بەرمودا سنت هەلێن شانداکووا و زۆر جەزایری کە هەیە ئەم ئاڵایە جا تکایە لە کۆمنتا بنووسن ئەم ئاڵایە چەند میتر درێژە و چەند میتر پانە کوردەکانی بریتانیا حەولدەن ئاوا هەرێکی ئاڵایەکتان لە ماڵەوە هەبێ وەک ڕێزێک بۆ وڵاتە ئەمەش کتێبەکەی مامەیە هیوادارم کتێبەکەش لە ئامازۆن بکڕن بۆ کەسانەی کە تازە هاتوون نەتوانن ئینگلیزیشی لێ فێر بن بەڕاستی شتێکی زۆر جوانە هیوادارم هەمووتان لە خێروەرەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح ئامین